بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی بەرنامەی ڕچەی زانایان، ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه. خۆشحاڵ و شادومانین کە لە ئەڵقەیەکی تری بەرنامەی ڕچەی زانایان لە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویستی هابین. خۆشەویستان، بۆ ئەڵقەی ئەمجارە دەڕۆینە پێگەی زانستی و خزمەتی مامۆستای مەرحوم ڕێزدار جەنابی مامۆستا مەلا فەتحوڵڵای هەرتەلی ڕەحمەتی خودای لەسەر. نزیکی 70 ساڵ بەسەرەوە تەمەنی جەنابی مامۆستای مەرحوم، ئەوەی کە تێیدا ژیا چ سەروەریەک بوو، بە تایبەتی لە پێگە و پلە و پایە و خزمەتی زانستی مامۆستای مەرحوم لەو سەردەما کە دەور و ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبوو لە نێو ئاواییە وەکو قودوە و چاوساغ و پێشەنگ و پێشەوالیان دەڕوانی. ئێمە دیسانەوە بێکەوە لە ژیانی مامۆستا دەڕوانین ئاخۆ لە چ کایەکانی ژیان ئێمە دەتوانین وەکو چاوساغێک لێ بڕوانین. ئێوەی ئەزیز تا دواساتی بەرنامە بینەرمان بن بەوەی زیاتر ئاشنای پڕ لە سەروەری ئەو مامۆستا عزیز و خۆشەویستە بین. لەگەڵمان بن. ژیان نامەی مەلا فەتحوڵڵا هەرتەلی، ناوی تەواوی فەتحوڵڵا کوڕی سۆفی محەممەد کوڕی مەلا عوثمانی کوڕی مەلا عەلی کوڕی مەلا حەسەن کوڕی مەلا عەلی کوڕی مەلا حەسەنە. ساڵی 1871 لە گوندی هەرتەل لە بنەماڵەیەکی مەلازادە لەدایک بووە. لە مناڵیەوە شەیدای خوێندن بووە. سەرەتا لە گوندی هەرتەل دەستی بە قورئان خوێندن کردووە و پاشان ڕۆیشتۆتە گوندی هەرمەگ. لە مناڵیەوە زیرەکی و بەلیمەتی پێوە دیار بووە. دوای ئەوەی قۆناغی سوختەی بڕیوە، بە دوای زانست و زانیاریدا چەند شوێنێ گەڕاوە. لەوانە لە گوندی بێتواتە لای مەلا نەبی حەیدەری خوێندوویەتی، پاشان لە گوندی خەتێ لای مەلا عەبدولفەتاحی خەتێ خوێندوویەتی، دواتر لە گوندی بالیسان لای مەلا شێختەهای بالیسانی و پاشان لە کۆیە لای مەلا عەبدوڵڵای جەلیزادەی باوکی مەلای گەورە خوێندوویەتی. دوای کۆچی دوایی مەلا عەبدوڵڵای جەلیزادە لای مەلای گەورەی کۆیە خوێندوویەتی، تا تەواوکردنی خوێندن لای ئەو ماوەتەوە و دوجار بڕوانامەی زانستی شەرعی لەسەر دەستی مەلای گەورەی کۆیە وەرگرتووە. پاش تەواوکردنی خوێندن گەڕاوەتەوە گوندی هەرتەل و لەوێ بۆتە مەلای ئاواییەکە. مامۆستای کۆچ کردو لە گوندی هەرتەل حوجرەی کردوتەوە و تەدریسی کردووە و فەقەی زۆری هەبووە و لەسەر دەستی ئەو خوێندنیان تەواو کردووە. مامۆستا مەلا فەتحوڵڵا دوای تەمەنێکی پڕ لە خێر و خزمەتێکی زۆری ئایینی پیرۆزی ئیسلام ساڵی 1945 لە گوندی هەرتەل کۆچی دوایی دەکات و لە گۆڕستانی مەلا ئیسماعیل لە هەرتەل بە خاک دەست پێردرێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، دووبارە سەلام و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان، لە خزمەتی یەکێک لە نەوەکانی جەنابی مامۆستای مەرحومە دوێن بۆ ئەوەی زیاتر درێژە بدەین لە ژیانی پڕ لە سەروەری مامۆستای مەرحومە. لە دەستپێکە کە ژیانەکەمان بیست بە کورتی، مامۆستا حەمید نەوەی مامۆستایە. هەڵبەتە مامۆستای مەرحوم 8 کوڕی هەبوون، هەمیان گەڕانەوە بەربارگای میهرەبانی خوا گەورە عافیان کە ئینشاءڵڵا. مامۆستا یەکێک لە باڵێن کوڕە گەورەکانی جەنابی مامۆستایە. ئێمە لە دەستپێکە تەبان خۆشحاڵین بۆ سوپاسێکین کە مامۆستا ئامادەباشی بۆی کە ئێمە بین پەڕەی ژیانی پڕ لە سەروەری ئەو مامۆستا بەڕێزە هەڵدەینەوە کە لە کات و سەردەم و زەمەنی خۆیە ئەسپی خۆی تاداوە وەکو مامۆستایەکی لێ هاتوو، مامۆستایەکی بەتوانە، مامۆستایەکی ناودار وە کاریگەر. ئێمە لە خزمەتی مامۆستا دەدوێن بۆی کە خۆ بزانین ئەو مامۆستا لە سەرەتادا چۆن دەستی بە تەدریسی زانست شەرعیەکان کردووە و ئەو قۆناغانەی بڕیوێتی چەند و چۆن بووە تا ئەو کاتێک کە بڕوانامەی زانستی وەردەگرێت لە خزمەتی چێ. دواتریش قۆناغی مەلایەتی جەنابی مامۆستا باسەکەی. مامۆستا حەمیدجان، سەلامی خوای گەورە لەسەر بێ، سوپاس بۆ ئامادەبوون و مادەبوونت. ستاو لێ ئێوەی بەڕێزش سەرەتا بەناوی خوای بەخشندە پێشەکی بە خێراتنێکی گەرمتان دەکەین، زۆر سوپاسان دەکەین. بەرنامەی ڕچەی زانایان بەڕاستی بەرنامەیەکە کەوا خزمەتێکی زۆری زانایانی کوردستانی کردووە. ئێمە زۆر سوپاسان دەکەین کەوا ئەو بوارەتان بۆ ڕەخساندین کە قسە لەسەر پیاوێکی گەورە، پیاوێکی زانا لە دەبەری خۆشناوەتی لە گوندی هەرتەل بکەین کە ئەویش مەلا فەتحوڵڵای هەرتەلیە. مەلا فەتحوڵڵای هەرتەلی تەبعاً لە گوندی هەرتەل لەدایک بووە، هەر لە منداڵیەوە شەیدای زانست و زانیاری بووە. لە منداڵی لە دەرسی قورئانی دەست پێ کردووە لە گوندی هەرتەل. طبعاً دوای ئەوەی کە قورئانی ختم کردووە لەوێ ئەو مامۆستا با و باپیری ئەوانە مەلا بوون. بەڵێ بەخۆی لە بنەماڵەیەکی
مەلازادە لەدایک بووە کە بەخۆی ناوی مەلا فەتحوڵایە، بابی ناوی سۆفی محەممەدە، بابی سۆفی محەممەد ناوی مەلا عوسمانە، مەلا عوسمان کوڕی مەلا عەلیە، مەلا عەلی کوڕی مەلا حەسەنیە، مەلا حەسەن کوڕی مەلا عەلیە، مەلا عەلی کوڕی مەلا حەسەنیە، مەلا حەسەنی گەورەی پێدەگوتێ ئەوەی ئاخریان. واتە لە بنەماڵەیەکی مەلازادە بووە. ئەو بنەماڵەیە لە گوندی هەرتەل، مەلا حەسەنی گەورە لە گوندی هەرتەل نیشتەجێ بووە. سەرەتا لە منتیقەی پشدەرەوە هاتوونە، لە سیکەنە و سەرخانە لە مەلازادەکانی ئەوێ هاتوونە لە گوندی هەرتەل نیشتەجێ بوونە. هەر لە سەرەتای مەلا حەسەنیەوە هەموویان زۆربەی زۆری مەلا بوونە. بە ئێستاش بنەماڵەی ئێمە ناوی مەلازادەکانی هەرتەلە. طبعا هەر لە منداڵیەوە مەلا فەتحوڵای ڕەحمەتی شەیدای زانست و زانیاری بووە، قورئانی لە هەرتەل خوێندووە. دوایە هەر بە منداڵی قۆناغی سوختەیی، یعنی ئەوەندە شەیدای زانست بووە. گوندێک هەیە گوندی هەرمک لە خواروی ڕۆژئاوای گوندی هەرتەلە، ماوەیەکی زۆرە بە سەرما و بە گەرما و بە هەموو لە هەموو کاتێک ماوەیەکی هاتسۆی ئەوەی کردووە بۆ ئەوەی دەرس بخوێنێ. ئەو زەما مامۆستاتەوەم پێ بڵێ حەزەکەم بە قۆناغ بڕۆین. سەرەتای خوێندنی مامۆستا لە هەرتەل بوو. لە هەرتەل بووە. لە تەمەنێک ئەگەر ساڵەکەشمان پێ بڵێ بزانین زۆر باشە، وە لە خزمەتی چێشی خوێندی ئەوانە. بەڵێ طبعا مامۆستا لە منداڵیەوە لە تەمەنی 6 ساڵی و ئەوانە لە گوندی هەرتەل خوێندوویەتی. دوایی لە گوندی ئەوە هەرمک، بەڵام دوایی هەرتەلی بەجێهێشتووە کە هەرتەلی بەجێهێشتووە بە دوای زانست و زانیاری، چونکە ژیانی گوندی هەرتەل زۆربەی زۆری ئەو مامۆستا بەڕێزانێکەوە لە گوندی هەرتەل سەرەتا خوێندویانە، ئەوانەی خەڵکی گوندی هەرتەل بوونە ماوەیەکی چوونە دەرێ بۆ ئەوەی لەبەرەوەی ژیانەکە قورس بووە لەوێ، لەبەر ئیش و کاری ناوماڵ بۆ ئەوەی هەموو کاتەکانیان بۆ خوێندن دەرخام بکەن. ئەویش کە قۆناغی سوختەیی بڕیوە، ئەو مامۆستا بەڕێزانێکەوە لە هەرمەک لای خوێندووە ناوەکان تۆمار نەکراون، بەڵام ماوەیەکی بە منداڵی هاتسۆی وێ کردووە کە ماوەیەکی دوور و درێژە، یعنی لە ڕووی شوێنەوە، لە ڕووی شوێنی جوگرافی گوندی هەرمک دوورە بۆ منداڵێکی ئاوا، بەڵام لەبەرەوەی شەیدای زانست بووە. لەو دەڤەرەیە هەرمک؟ بەڵێ هەر لە دەڤەری خۆشناوەتیە. دوایی چۆتە بێتواتە، لە بێتواتە لە لای مەلا نەبی حەیدەری، مامۆستا مەلا نەبی حەیدەری خوێندوویەتی. دوایی چۆتە خەتێ لە لای مامۆستا عەبدولفەتاح خەتی خوێندوویەتی. دوایی چۆتە بالیسان بە هەمان شێوە لە لای مامۆستا شێخ تەها بالیسانی خوێندوویەتی. اینجا لەوێەوە چۆتە کۆیە، لە کۆیە کە لە خزمەت مامۆستا مەلا عەبدوڵڵای بابی بەپێی ڕیوایەتی هەندێک مامۆستا مەلایەکانی هەرتەل کە لە ژیاندا نەماون، سەرەتا لە لای باوکی مامۆستا محەممەد جەلیزادە مەلای گەورەی کۆیە، لە لای مامۆستا عەبدوڵڵا باوکی مامۆستا محەممەدی خوێندووە، مەلا محەممەدی جەلیزادەی خوێندوویەتی. بەڵام دوایی کە مامۆستا مەلا عەبدوڵڵا وەفاتی کردووە، لە لای مەلای گەورەی کۆیە مەلا محەممەد جەلیزادە خوێندوویەتی. طبعا کەسێکی فەقێکی زۆر زیرەک بووە، مەلا محەممەدی جەلیزادە زۆر پێوە مەرجێ بووە. ساڵە دەبێت ساڵ بووی مامۆستا؟ وەڵا جادائیم قۆناغی سوختەیی وەکو ئێستا چۆن لە قۆناغی بنەڕەتیمان هەیە، جاران لە قوتابخانەکانی حکوومەت، لە قوتابخانەکانی پەروەردەدا قۆناغی سەرەتاییمان هەبوو، ناوەندیمان هەبوو، دواناوەندی ئامادەییمان هەبوو. ئێستاش بنەڕەتی و ئامادەیە. ئەو کاتیش سوختەیی سەرەتایی خوێندن بوو، بەڵام ئەو کاتی کە ئەو شوێنانەی کردووە مستعید بووە، واتە گەورە بووە. کە ڕۆژتەکن مەلای گەورەی کۆیە مستعید بوو؟ بەڵێ مستعید بووە، گەورە بووە. ئاخر قۆناغی ئەوێ بووە، هەر لەوێش بووە، هەتا زانستەکانی تەواو کردووە. کە زانستەکانی تەواو کردووە زۆر زۆریش دیرەک بووە. مامۆستا محەممەد جەلیزادە زۆر پێوە معجب بووە، هەر لای ویش ئیجازەی مەلایەتی وەرگرتووە. ساڵەکەت چ بوو مامۆستا کە ئیجازە وەرگرتوێ؟ بەخوای بەخۆتان دەزان لە سەدەی 19م مێژوو وەکو پێویست تۆمار نەکراوە ساڵەکان ڕۆژەکان، جا یعنی نازاندرێت. دڵنیایی لەوەی هەیە کە لە خزمەتی مەلای گەورەی کۆی ئیجازەی وەرگرتووە؟ بەڵێ دڵنیایی هەیە، و هەروەها هەندێک مەختوتات و هەندێک نامەی مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە لە کتێبخانەی باپیرمدا کە مەلا فەتحوڵڵا هەبووە. دواتر کە ئیجازەی وەرگرت لە خزمەتی مەلای گەورەی کۆیە، پاشان ڕۆیشتە چێ مزگەوتی وەرگرت یان چی؟
بەڵێ دوای ئەوەی کەوا ئیجازەی لە کۆی لە لای مامۆستا مەلای گەورەی کۆی وەرگرتووە هاتوتەوە هەرتەل کە شوێنی نیشتە جێبوونی شوێنی دایکبوونی هاتوتەوە هەرتەل لەوێ طبعا لەوێ بۆتە مەلا لەوێ بۆتە مەلا حجرەشی طبعا گوندی هەرتەل حجرەیەکی زۆر لەسەر دەمی کۆنەوە حجرەیەکی مەلای زۆر گەورەی تێدا پێگەیشتوونە منبعی مەلایان بووە لە پێش مەلا فەتحوڵڵاش و لە دوای مەلا فەتحوڵڵاش لەبەر ئەوەش ناویان ناێنم نەوەک ناوێکم لە بیر بچی دەنا زۆر مەلای گەورەی تێدا بووە لەوێ مەلا فەتحوڵڵاش دەستی بە تەدریس کردووە ئیمام و خەتیبیش بووە هەر لە گوندی هەرتەل دەستی بە تەدریس کردووە فەقێیەکی زۆری پێگەیاندوونە لەوێ لەبەر ئەوەی کەسێکی زیرەک بووە کەسێکی لێهاتوو بووە فەقێ زۆر ڕوویان تێکردووە هەتا زێ هەبوو بی فەقێ وەرگرتوونە زۆر مەلا لەسەر دەستی مامۆستا مەلا فەتحوڵڵای هەرتەلی پێگەیشتوونە ئیجازەیان وەرگرتووە تەمەنێکی پڕخێر و بەرەکەت بووە ئەوە هیچ لە زمانی قۆناغی سوختاتی دەرسی گوتۆتەوە بۆن منە لەکن مامۆستا مەلای گەورەکۆی هەر شوێنشتر بەڵام دواتر کە هاتە هەرتەل کە میحرابی مینبەری وەرگرت ڕێک مەدرسەی کردەوە بەڵێ ڕێک مەدرسەی کردوتەوە بە طبعا لەوێ هەم ژیانی هاوسەر گیری هەم خاوەش ئیجازە خێزانی پێکەینە دوای ئیجازەی بەڵێ اینجا کە نیشتەجێ بۆ لە هەرتەل بۆتە ئیمام و خەتیب لەوێ طبعا ئەرچی قورس بووە هەم ئەرچی ماڵ و خێزان بەڕێوەبردننی ماڵ و خێزانێکی زۆر و هەروەها هەم ئەرچی خەمخۆری ئاوایی وەکو کەسێکی کۆمەڵایەتی کەسێکی سەرکردا کەسێکی ئیمام و خەتیب طبعا سروشتی گیانی کوردەواری وا بووە دائیم لە هەموو کاتێکدا مەلا لە ڕێزی پێشەوە بووە بۆ هەموو ئەوەیەک یادێک بۆ هەموو پێشهاتێک بۆ هەموو کێشەیەک مەلا دەبووە لە پێشەوە بێ ئەویش لە خەمی خەڵکیدا بووە طبعا لە بواری کۆمەڵایەتی لە بواری زانستی لە بواری بەڕێوەبردننی خاو خێزان طبعا کە خێزانی پێکێناوە مامۆستا حەمیدجان دێمە سەرخاڵی سەرکەوتنەکانی جەنابی مامۆستا لەبەرەوەی بەتایبەت مامۆستا لەو سەردەمەوە تا دەگات ئێستاکەش دی ڕۆڵیان زۆر بە لە نێو کۆمەلگا بەڵام حەزەکەم بزانم مامۆستا بەس لە هەرتەل مەلایەتی کرد و تەڵەبەی هەبوویان شوێنی تری کرد بەڵێ بەس لە هەرتەل بووە هەتا کۆچی دوایی کردووە لە ساڵی 1945 کۆچی دوایی کردووە بەڵام مامۆستا مەلا تاهیری بەحرکەی لە مێژووی زانایانی کورد دەڵێ لە ساڵی 1946 بەڵام ڕیوایەتی ئەسەح ئەوەیەکەوە لە ساڵی 1945 وەفاتی کرد بێ چونکە یەکێک لە ئەو مامۆستا بەڕێزانی کە ماون لە ژیاندا مامۆستا مەلا خەدر کە کاتی خۆی لە حوجرەوە واستیەوە ئیمتحانی کرد و بووە مامۆستای قوتابخانە دەڵێ ڕۆژێکیان ئیزن دراینەوە لە قوتابخانە گوتیان کەسێکی زۆر گەورە وەفاتی کردووە مامۆستاکان پێیان گوتین بڕۆنەوە ئەوڕۆ دەوام نیە لەبەرەوەی مەلا فەتحوڵڵای هەرتەلی وەفاتی کردووە جەنابیان گوتوویەتی ئەو ساڵی 1945 بوو. بخبرني أخوة سرساو أخوة ختم نفسك لو موضوعي ذكرنا باسي علماء عندك ما مستوى فتح الله هرتلي رحمة إخواني ويا ملاشي زور عالم بوه لهم جاء الناس مشهور بوه لا قنديش كتابته حالي خوي جاوا وبي موتو وبي برات لهم مشهور بوه لطائفي ملاذ عليه هرتلشه هرتل طائفي زورن طائفي شتافي ملاذ عدانا إمام ملاذ عدين رحمة إخواني بيالوي بابش مخاعفوي قال له خدمتي خوين دي عندك ما مستمر فتح الله سويت كوي بسفري إيشو كاري الشاري شنك كوي لا كلمة نكتبوا لهوليله شو صدقني ما وصاي جوراه ولا جوراه ولا حمد زلي زاده بدل باجي إيشي
كسو لا غرفكي مع وساء كبوبونوا استمرت المسألة شيء فقهي شرعي خسان ذكر مناقشة أنبو متطلع قلتي خسكتان وانية على كتاب خانك أو جلدي فتح تحفة الدربين لبي باسكة تبكي دكنا لبي خسكي راد درسي زمان وستاي قورة ملا محمد زي زادة زوبي معجب دويت زور خوشي دويت لا لو دواوا هتلاقي مناسبة بابا نعمل لي ونسيا نعمل اختقورنا سردان نصيب إلى نامكي من الحقير الجلي إلى الفاضل الهرتلي رحمة إخواني يا ربي ما مستا الحمد لله بيجي بقوتي هوا علمي زوري هوا علمي كشي قوتي توا دا مدرس بوا باشي وفاة الشي شاش كوري هبون مثلا محمد كوري باشي يام خطيبو لقندي كورا كان دي شي همويان أزيان كردو استانا معون وعفو يانكا قبل الشي لفشتي قندي رسل يقدش بدين خرجتاني شهيدان بابي ركاني ما مدرسيان هبوا بدوام والعلم كان بلاك الدواء لزماني كأما الشيستكان لبنزايا كان لقندي من دار وين جنز وين فقيه همو جيان دهات نودان خوند لدشت هوليري لدشت كويه فقيه إيراني فقيه منطقي باديان دهات دان خوند هذا كونه مدرسة هبوا همو أنا خدمتيان كردوه وزوج هاوكاري فقيه كرديه هاوكاري يكتيان كرديه وقتي فقيرك علمك يتاوى كردوه دبو ملا أهان جنبو دجيرا فيلاقوا حفلة إجازة علمية فقيه وملاي هم قلنا كان دبل بارد لمنطقة خليفانة وهذا قاعد تقرأ زيه تعود ذكرها حفتشي أو أهان قد جير دراه أو خلشي قلنا همو أما دبل بخدمتي أو ميوانا ملا لقلنا كإمام بو خطيب بو مدرس بو حاكم إيش بو قاضي بو هم مش لكان يحلك له هم علم كان دخلنا دران العلم آلات وكنا أصرفوا بلاغه منطقه علمي فقهي شريعة فرائز همو علم كان دخلنا دران پێشەکی زۆر سوپاسی ستافی ڕەچەی زانایان دەکەین کەوا هەستاون بە کۆکردنەوەی ئەو زانیاریانە دەربارەی ئەو مامۆستایانەی کە تا ئێستا بزرن و دیار نەماون کە کۆن زۆر سوپاسیان دەکەین هیوادارین کە بەردەوام بن لەسەر ئەو جۆرە بابەتانە. مامۆستا مەلا فەتحوڵڵا ئەگەر ئەوەی کە هەرچی کە دەیزانین دەربارەی بیستنە هیچ شتێکی نووسراو نییە لەسەر مامۆستا مەلا فەتحوڵڵا تەنها ئەوەی کەوا من زانیاریم لەسەر هەبێ زانیاریم لەسەر هەبێت تەنها لەسەر سێ مامۆستای یەکێکیان باوکی ڕەحمەتیمە یەکێکیان مامۆستا مەلا عەبدوڵڵای محەممەد عەزیز بەک هەرتەلیە یەکێکیان مامۆستا مەلا خدر حوسێن دەروێش هەرتەلیە کە ئەوانە هەرسێکیان بەیەکەوە فەقێ بوون مامۆستا فەتحوڵڵایان بینیوە مامۆستا مەلا عەبدوڵڵا دەیگوت تەمەنم 13 ساڵ بوو مامۆستا مەلا خدر دەیگوت 12 ساڵ بوو بابیشم دەیگوت تەمەنم 9 ساڵ بوو کە کاتی وفاتی کردو مامۆستا مەلا فەتحوڵڵا دەربارەی ئەوەی کە وفاتی کردووە ڕۆژی وفاتکردنەکەی مامۆستا مەلا عەبدوڵڵا محەممەد عەزیز بەک هەرتەلی دەیگوت کاتی کە تەڵقینیاندا مەلا قادر هەرتەلی تەڵقینیدا جا مەلا قادر و مەلا فەتحوڵڵا خزم بوون بەڵام کە وفاتی کردووە کە تەڵقینەکەیدا پێی گوتووە گوتوێتی فەتحوڵڵا ئەی بێوەفا بۆ بەجێت هێشتم شێری گەورە نەترسێ یعنی ئەبە شێوەیە تەڵقینداوە یعنی ئەوەندەی بۆ بە پەرۆژ بووە کە بەو شێوەیە قسەی کردووە طبعا لە ساڵەکەی دیانیە تا قۆلی ساڵێکی جازێ وەرگرتووە
ئیجازەکەی لە سەردەمی لە کۆیە وەرگتووە لە خزمەت مامۆستا مەلا محەممەد زەلیزادەی گەورە. دەربارەی زانیاریەکانی ئەوەی کە بیستومە لە خەڵک کە باسییان کردووە دەڵێن کاروەکو دکتۆر زەواد لە کتێبەکەیدا ئاماژەی پێدەکا محەممەد زەلیزادەوە جوهود و العلمیە دووەم تەڵەبەی مامۆستا زەلیزادەیە کە ئیجازەی وەرگتووە لەکن ئەو دووەم تەڵەبەی ئەوە ئەجا دەڵێ ئەوەی دەڵێ دوای ئەوەی مەلا فەتحوڵڵا کە باسی دەکا یەشێک لە تەڵەبەکانی محەممەد زەلیزادە بووە دەڵێ یەشێک بووە لەو مامۆستایانەی کەوا موفتی دەڤەری خۆشنا و ڕانیە بووە هەموو خەڵک بۆ ئیش و کارەکانیان گەڕاونەوە لای ئەوی بۆ پرسیاری شەرعی و هەر شتێکەوی و هەروەها لە سەردەمی خۆشیدا کە لە هەرتەل بووە بەداخەوە ئەو مامۆستایانە نازاندرێن کەوا چێ لەکنی خوێندووە بەڵام ئەوەی کە زاندراوە و من دەیزانم یەکێک لەوانە مامۆستا مەلا ئەحمەد تاژانی ئەوە ئیجازەی لەکن ئەو وەرگتووە دووەم کەس مامۆستایەکی تر هەیە بە ناوی مامۆستا مەلا یعقوب کە خەڵکی کوردستانی تورکیای بووە سێیەمیان مەلا عەبدولسەمەد سەردەشتی ئەویش هەر لەکنەوەی ئیجازەی وەرگرتووە ئەوان هەروەها مەلا شێخ ئەحمەد بالیسانی ئەو چوارانە کە زانراون لە سەردەستی مەلا فەتحوڵڵای هەرتەلی لە هەرتەل ئیجازەیان وەرگرتووە مەلای تریش زۆرن کە لەکنەوەی خوێن بیتان وەکو مەلای مامۆستا مەلا مەجیدی هەرتەلی کە لەکنەوەی خوێندوێتی بەڵام ئیجازەی لای ئەو وەرنەگرتووە هەروەها مەلا محەممەد مەلا قادر هەرتەلی بابی مامۆستا جەمال ئەوش لەکنەوەی خوێندوێتی بەڵام ئیجازەی لای ئەو وەرنەگرتووە ئەجا ئەوانە خەڵکێکی زۆر لە سەردەستی بەڵام بەداخەوە هەر ئەوەندەیان زانراوە کە ئیجازیان لە سەردەستی ئەو وەرگربێ ئەگەر ناخەڵکی تریژ زۆرە یەکێک لەوانە مامۆستا مەلا سەید تاهیری گۆمەشینی ئەو کاتی کە من لە بەغدا تەڵەبە بووم لە ساڵی 85 چوومە مزگەوتێکی گوتیان مەلایەکی کورد لێرەیە بەرامبەر لە شارع ڕەشید بەرامبەر سوق عەرەبی مزگەوتە کە ناوی مزگەوتی خاسەشی بوو وەڵام چوم سەلام لێ کردو گوتی بەڵێ وتم مامۆستا گیان گوتی خەڵکی کوێی وتم خەڵکی هەرتەلم گوتی وەڵام من لە کاتی خۆی فەقێ بووم لەکن مەلا فەتحوڵڵای هەرتەلی مامۆستا مەلا سەید تاهیری گۆمەشینی لەوێ ماستەری هەبوو هەروە لە کولیە شەریعەش دەرسی بە ئێمە دەگوت ئەو یەکێک بوو لەوانە کە دەربارەی مامۆستا مەلا فەتحوڵڵا بەو شێوەیە دووە گوتی سوودی زۆرم لێ بینیوە دەوری زیاتریان تەدریس بووە دەوری تەدریس و حوزرە بەڕێوە بردن بووە و هەروەها کێشەکانی شەرعیش هەر کێشەیە کە لە ناو خەڵکی هەدبایە ئەو کاتی لە هەرتەل لە سەردەمی خۆیدا طبعاً پێشووی مامۆستای تر هەبوونە بەڵام لە سەردەمی خۆیدا ئەو موفتی بووە و هەروە هەم قازیش بووە خەڵک بە قسەیان کردووە و هەر بڕیارێکی کە دابێتیان لە قسەکەی نەسوونە دەرێ لە ڕێگای شەرعەوە ئەوەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەو جۆرە ئیش و کارانیان تێپەڕاندووە. منای خۆی گەورە میهرەبان تەمان سەرەتا بەخێر بێن دەستخۆشتانە دەکەم بەوە بەرنمەیە کە بەڕاستی بەدوادار چوون بۆ مێژووی زانایانی خۆمان ئەرکێکی دینی و نیشتیمانیە بۆ هەر تاکێک کە بەتابەتی بۆ کەڵە پیاوی ئاوە گەورە وەکو مامۆستا مەلا فەتحوڵڵای هەرتەلی طبعاً ئەمە جیلێکە تۆزێ لە ئێمە دوورکەوتۆتەوە وەکو زەمەن و وەکو تەمەنی ئێمە بەڵام سیفەتی ئەوەی کە هەم لە باپیرەکانمانە و لە ڕەچەڵێکی ئێمە نزیکە هەند زۆرشمان لە مەجلیسەکان بیستووە بەتایبەتی من لە جەنای باوکم بە ڕەحمەت بێ زۆر شتم بیستووە لەبارەیەوە کە زۆردار ئەویش لە باوکی خۆیەوە نەقلی کردو و لە باپیری کە لای ئەو بۆ خوێندوویەتی و بەیەکەوە لەو شوێنە بوون باسییان کردووە طبعاً مەلا فەتحوڵڵا لەوە دەرچووە یعنی کە ناوچەیی بێ ینی زۆربەی شوێنەکانی کوردستان گەڕاوە ینی کوردستانی گەورە لە حتا چووە بۆ ڕۆژ ئاوا ڕۆژ هەڵات بۆ باکوور کە ئەوەی کە هەندێک لە نووسینەکاندا باسی کراوە بەو شێوازە کە مەعروف بووە هەندێک لە زاناکانی ئەو کاتەش ئاماژیان پێداوە لە نووسینەکانی خۆیاندا کە کەڵەپیاوێکی ئاوا زانایەکی ئاوا گەورە بە صفەتی ئەوەش کە ئەو کاتە لای مەلا محەممەدی زەلیزادە مەلای گەورەی کۆی خوێندوویەتی و نووسرا لە بەینیاندا هەبووە و ڕێز و حرمەتێکی زۆر تایبەتی بۆ داناوە بۆ خۆی مامۆستا فەتحوڵڵا جگە لە بواری زانست و علمەکەی کە تێیدا زۆر زۆر باڵا دەست بووە پیاوێکی لە کۆمەڵایەتیدا یان لە بواری کار و کاسبیدا یعنی جیاواز لە مامۆستاکانی ئەو سەردەمەی خۆی زۆر بەهرەمەند بووە واتە یعنی خۆی تەرخان نەکردوە تەنها خۆی حەسڕکە لە حوجرە و علم و تەدریس و ئەوانە هەوڵی داوە لە بواری دنیاشدا ئەسپی خۆی تاودا و دەوری خۆی ببینێ جا خاڵێک کە زۆر جار باوکم بە ڕەحمەت لێی گێڕاوە کە زۆر تیدا باریز بووە پیاوێکی زۆر متەواضع بووە
يعني ئەسڵان باەخی بۆنە داوە جلوبەرجی خۆی جیاکاتەوە لە خەڵک هەتا زۆر خەڵ نەیزانیوە کە ئەو پیاو گەورە ئەو عالمە گەورەیە يعني لەو ڕووداوانەی کە لی دەجێڕنەوە چەندین من هەندێک مەجلیس حضوری بۆ لا هەندێک مامۆستای گەورەی ئەو کاتە لای عولەمای ئەو سەردەمە نەیانتوانیوە حەلیکەن يعني ئەو مثلا دیێڕێک بووە خوێندنەوەیەک بووە ئەو بۆی شی کردوونەتەوە و پێیان سیر بوو نەیانزانیوە کە ئەو مەلا فەتحوڵڵایە حتا يعني فەقێ هاتووە بچێ بۆ لای مەلا فەتحوڵڵای بخوێنێ لە دەی هەرتەل لە ڕێگا تووشی بووە بۆ شوێ دەچم بۆ لای مەلا فەتحوڵڵا دەخوێنم بۆ خۆی بۆ نەیزانێ مەلا فەتحوڵڵایە مامۆستا فەتحوڵڵا هەستاوە زەمی مەلا فەتحوڵڵای کردووە بۆ خۆی مەچ بۆ لای پیاوە هیچ نازانێ و مەخوێنەوانە فەقێەکە لەگەڵی بەشەڕ هاتووە يعني بەوەی کە مامۆستا فەتحوڵڵای دی بێت تەنها ناو ناوبانجی بیستووە لەگەڵ خودی مامۆستا فەتحوڵڵا شەڕی کردووە لەسەرەوەی کە زەمی مەلا فەتحوڵڵا دەکات دەڵێت دواتر کە بەیانی چۆ لە حوجرە و مامۆستای بینیوە دەزانێت هەر ئەو پیاوەی کە دوێنێ شەڕی لەگەڵ کردووە هەستی بە ئیحرازێکی زۆر کردووە یعنی حتا ینی ڕووی نەبوو بمێنێتەوە لەوێ ئەمە هەموو دلیلی ئەوەیە مامۆستا فەتحوڵڵا پیاوێک بوو بەڕاستی تەواضوعەکەی سەرڕای ئەم هەموو زانست و علمی پێی بوو ئەو هەموو پێگەی کە هەیبووە لەناو کۆمەڵگادا و کاریگەری لەسەر عولەمای ئەو سەردەمە هیچ کاتێک نەیویست و بەڕاستی وەکو ئەو زانا گەورە ئەو کەڵە پیاوە دەرکەوێت بەعکسەوە هەمیشە ویستوێتی لە خزمەتی خەڵکدا بێت لە بواری کار و کاسبی لە بواری کۆمەڵایەتی کێشەکانی ئاوایی ئەو دەورانەی کە بۆ هەر مامۆستایەک لەو سەردەمەدا تەمان ئەو کاتە مامۆستایان پێگیان زۆر لە ئێستا بەهێزتر بوو ینی هەم ینی تاقی خوێنەوارێک بوون لە ناو خەڵکدا هەم چاوساغ و مشورخۆر و خەمخۆری ئەو ناوچەی بوون کە تێیدا ژیاون جا مامۆستا فەتحوڵڵا ئەوانەی هەموو بینیوە بگرە فراوانتریش گەیشتو بە شوێنەکانی دیکە بۆیە بەڕاستی بەداخەوە کە هەندێک لە ئەرشیفی ماوە بەڵام دواتر ئەرشیفەکەی بەشێکی زۆری لە دەستخەت و نووسراوەکانی و بەرهەمەکانی و ئەو خزمەتەی کە کردوێتی بەداخەوە بەشێکی زۆری ون بووە کە دەکرا ئەمڕۆ باشتر سوودی لێوەربگیرێ و باشتر ینی مێژووی ئەو پیاوەتەیدا بدرەوشێتەوە خۆی ئەو کاتە تەبعاً لە کۆنەوە هەرتەل دەی هەرتەل بنکەیەکی زانستی زۆر گەورە بوو یعنی هیچ کاتێک حتا بۆ بە پەندێکی کوردی ینی گوتراوە خۆشناوەتی کەڵە پیاوی لێ نابڕێ و هەرتەلیش مەلای لێ نابڕێت لەبەر ئەوەی هەمیشە ینی پشت دوای پشت مەلا و عولەمای هەبوو جا ئەو کاتە لە سەردەمی مامۆستا فەتحوڵڵادا حوجرەی ئەوێ مەدرسەکەی ئەوێ بەڕاستی پێگەی زۆر گەورەی هەبووە یعنی حتا لە زۆر شوێنی دیکە کە گرفتێک هەبا لە قەزیەکی شەرعیان فقهیان بابەتێک کە تێگەیشتنیان نەبووایە ڕێک دەیانوت بینێرن بۆ لای مەلا فەتحوڵڵا یعنی ئەمە پێگەی ئەو پیاوە دەردەخات ئەوەی کە لە زۆر شوێنان نەکراوە چارەسەر ببێ لای مەلا فەتحوڵڵا چارەسەر بووە چ لە تێگەیشتن چ لە خوێندنەوە و فێربوون چ لە حتا لە گرفتە کۆمەڵایەتیەکانیشتر هەموو علمە شەرعیەکانی بەدڵنیایی هەموو علمە شەرعیەکانی کردوتەوە و کاریگەری زۆر هەبوو ینی بەو شێوازەی ئەو فەقیهانی کە لەبەردەستی ئەو پێگەیشتون بوون بە عالمی زۆر گەورە بەو معنایی کە پێگەیانەکەی ئەو زۆر فراوان بووە ئەو زانستانی لەو سەردەمدا خوێندراون بە تایبەتی لە بواری فەلەک و علمی مەنتیق و کە ئەوانە دواتر وردەوردە کاڵ بوونەوە لە مەدرسە و حوجرەکاندا بەڵام لە سەردەمی ئەودا لە ئەرشیفەکەیدا هەیە کە هەندێک حتا ئەدەواتیان هەبووە ئەدەواتی فەلەکناسی کە لە سەردەم هەم ئیش پێکراوە هەم خوێندراوە يعني جگە لە علومی تەفسیر و حەدیث و علومی شەرعی و علمی ئالە و فقه و ئوسوڵی فقهانە باەخیان بە زانستەکانی کەشداوە لەو سەردەمەدا سێ دیوی نادیاری ژیانی مەلا فەتحوڵڵا هەرتەلی تەفاوق عیلمیەکەیەتی لە بوارە عیلمیەکەدا کە مەلا فەتحوڵڵا هەرتەلی لە ساڵی 1910 تەسەوڕەکەم سووتر کەمتر ئیجازەی مەلایەتی وەرەگرێت بە وەرگرتنی ئیجازە مەلایەتی ڕێگەگرێتەوە گوندی هەرتەل لەوێ بێتە ئیمام و خەتیب و مەدەریسی ئەو گوندە طبعاً ئەمە بۆ خۆی هەم تەحەدایەکی گەورەی هەم دەستکەوتێکی گەورەی هەم ئاماژەیەکیشە بۆ تەفەوقی تواناکانی مامۆستا مەلا فەتحوڵڵا هەرتەلی لە بەو دەلیلەی کە هەرتەل مەلای خۆی هەبووە کۆمەڵێک مەلایەشە و هەندی چەند ئامۆزا بن ئامۆزای مەلا فەتحوڵڵا هەرتەلی بوونە لە تەمەندا لەو کامڵتر بوونە ئیجازەیان هەبووە دەرسیشان گوتوێتەوە
بەڵام خەڵکی دیکەشەوە بێزگە لە ئامۆزاکانی خۆی و بن ئامۆزاکانی خۆی مەلای دیکەشەوە هەر خەڵکی دێبووە بە تواناش بوونە بەڵام ئەم مزگەوتەکە وەرەگری داری مزگەوتەکەەوە خطاب و ئەمانە وەرەگری طبعا بێ موچەیە لە سەردەمەدا لە بەرەوەی تەعینات و شت نییە هەمووی خۆبەخشانە بووە کامە وەرەگرێت هەر زوو با بڵین ئەبێتە ئەستێرێکی دڵشاو لە هەموو لایەکەوە خەڵک ڕوو لە مەدرسەکەی ئەوکەن بۆ لای مامۆستا مەلافەتوڵای هەرتەلی بخوێنن هەر زوو هینێک وەرەگرێت یعنی وەکو ئاماژەیەک بۆ تەفەوقی با بڵین علمی زانستی مامۆستا مەلافەتوڵای هەرتەلی نازناوێکی پێدرێت نازناوی نائیبی شافعیە طبعا لێدا باس لەوەکە کە ئەمە دەبێ هەمووشیانی خۆی بۆ بەخشینەوەی علم تەرخان بکات و بەداخەوە ئەمە ڕووی نەدا مردیش و کۆچی دواییشی کرد لە ساڵ 1945 ڕۆژێک فلسێک موچەی لە شوێنێک وەرنەگرتووە ژیانی کولەمەرجی خۆی کاری کردووە و گۆر فەلاحێکی دیکەی ئەو ناوچەیە کاری کردووە ژیانی خۆی دابین کردو و دەرسیشی وتۆتەوە مامۆستا مەلا سەلامی بێتواتە ڕۆحی شاد بێت لە یەکێک لە چاپێکردنەکاندا باز لەوە ئەکات کە خۆی لە مزگەوتەکەی یان مەدرسەکەی مەلافەتوڵای هەرتەلی فەقێ بووە لێ خوێندوێتی لە ئاست مستعیدەوە وەڵام فەقێ بووە لای مستعیدەکان خوێندوێتی ئەم باسی ئەوە ئەکات تەمان تێکەڵی خێزانیشی هەبووە لەگەڵ مەلافەتوڵای هەرتەلی هاتوچۆیان هەبووە بەردەوام بەڵکو بەردەستی ماڵی ئەوان بووە مامۆستا مەلا سەلامی بێتواتە باز لەوەکە کە هەموو کاتێک مەلافەتوڵای هەرتەلی نزیک بە 30 مستعیدی هەبووە یعنی لە گوندێکی لاکەوتەی پەراوێزی وەکو هەرتەل کە هیچ خەدەماتێکی نەبووە هیچ پشتوانێکی مادی و معنەوی لەلایەن هیچ دەوڵەت و حکوومەتێکەوە پێی نەکراوە بوونی 30 مستعید بە شێوەیەکی بەردەوام ئاماژێکی زۆر گەورەیە بە توانە علمیەکانی مامۆستا مەلافەتوڵای هەرتەلی بۆ کە جیرەکی ئەو بتوانەکانی ئەو کە سەرنجی خوێندکارانی لە هەموو ئەمەکانی بابڵین کوردستان هەموو کون و قوشبێنێکی کوردستان ڕاکێشاوە طبعا مزگەوتی ئەم مەدرسەی هەرتەل کە ئەکەوێتە دەست مەلافەتوڵای هەرتەلی لەوە دەست پێ ناکات ئەو کات کە ئەو دەستی هاتووەتە دەستی تەمەنی مەدرسەکە 150 ساڵ بووە لە ساڵی 1770 لەو دەور پشتەدا مەلا حەسەنی گەورە کە ئەبێتە باپیری چوارم یا پێنجەمی مەلافەتوڵای هەرتەلی لە سکەن و سەرخانی ناوچەی پشتەر دێت بۆ هەرتەل بۆ ئەو گوندە و ئەم مزگەوتە کە سەردەست کاتی خۆی لەسەر دەستی خانزاتی میری سۆران بنیادراوە ئەم مزگەوتە ئاوادان کاتەوە لەو کاتەوە ئەبێتە مەدرسەیەک لە مەدرسە مەشهورەکان کە مەسعود محەممەد وەکو یەکێک لە 15 بابڵی مەدرسەکانی ئاستی کوردستان و بنەماڵی مەلافەتوڵای هەرتەلیش وەکو یەکێک لەو بنەماڵانی کە سەرچاوەی علم و معریفە بوونە لەسەر ئاستی کوردستاندا ئاماژە پێ ئەدات ینی کەسانی زۆر گەورە کەسانی وەکو مەسەلەن حاج قادری کۆیی کە مەسعود محەممەد لە کتێبێکی کەدا باز لەوەکە لە هەرتەل خوێندوێتی لای لەو مەدرسەیدا خوێندوێتی بەواتایەکی دیکە ینی ئەمە بنیادێکی هەبووە مەلافەتوڵای کەشێک پێداوەتە ئەوەی کە 30 تەڵەبە لە شوێنێکی ئاوەهایدا وەکو زۆرێک لە کولیەوە بوو یعنی لە ئاستی کولیەکدا بوون بە هەر حاڵ ئەمە دیوێکی توانایانی یەکی لایەنەکانی ژیانی مەلافەتوڵای هەرتەلی کە پێویستە بیدران بیزانن لایەنێکی دیکە ئەوە بووە کە ئەم کابرای خەباتکارێکی سەرسەخت بوو هەم لە پێناو نیشتیمانەکەیدا هەم لە پێناو دینەکەیدا ئەمە لە چوار هەڵوێستی ئەم مامۆستایدا دەرەکەوێت هەڵوێستی یەکەمیان ئەوەیە کە لە ساڵی 1970 بە دیاریکراوی لەنگ ساڵێک زووتر کەمتر بێت ئەو کاتی کە ڕووسەکان دێن بۆ کوردستان و هێرشەکان لەسەر کوردستان داگیرەکەن و لە ڕەواندە شەڕێک ڕوەدا مەلافەتوڵای هەرتەلی سەرپەرشتی ئەم هێزەکە کە لە ناوچەی هەرتەل و منتیقەی دەروپشتیدا ئەچێت بۆ ڕەواندز و شەڕی ئەوانەکە خۆی لە شەڕەکەدا بەشدار بووە دیارە بە فتوای ئەمیش ڕەنگە زۆرینەی خەڵکی بەشداری شەڕەکەیان کردبێت شەڕی ڕووسەکانیان کردبێت خاڵی دۆمیان ئەوەیە کە لەو سەردەمەدا جوڵانەوەی کە بۆ جوڵانەوەی منەوەریەکانیان پێگوتووە حرەکەی منەوەریەکانیان پێگوتووە کە ئەمانە کاریان لەسەر ڕێگرتن بووە لە ئیستیغلالکردنی خەڵکی سادە لە دەروێش و مرید و سۆفیەکانی ئەو سەردەم لەلایەن شێخەکانەوە طبعا هەندێک لە شێخەکان نەکەڕاویان کە ویستیان ئیستیغلالیان بکەن سوء ئیستیفادەیان لێ بکەن لە پێگەی دینەکەی خۆیان و سوء ئیستیفادە بکەن ئەم هاتووە ویستیانە دین لەمە ڕزگار بکەن
دامانی ئەو جوڵانە و منەوەریە جوڵان منەوەرەکان مەلای گەورە کۆیەکێک لەوانە بووە کاکە زیادی کۆیەکێکی تر بۆ مەلا فتحوڵای هەرتەلیش لەو بزوتنەوەیدا ئەو کۆمەڵ کەڵویستی هەبووە کە مەجالی لێدا ئاماژەیان پێ بدەن. ئەوەی خاڵی سێدان کە هەر لەسەر ڕۆڵی خەباتکارانی مەلا فتحوڵای هەرتەلی ئەم هاتووە سەرپەرشتی جوڵانەوەیکی کردووە لە دژی ئینگلیزەکاندا لە ناوچەیەدا شەڕێکیشی کردووە لەم شەڕدا حەوت شەهیدان هەبووە. ئەمە کاپتن هەی لە بیرەوەریەکانیدا باز لەو شەڕەکە کە لە سەرەتای یان کە لە با بڵێن لە سەرچاوە دەرەچیت بەرەو ئوردوگا بەجێ دەڵی بەرەو سەرەتای دۆڵی باریستان لەو موقعەدا شەڕەکە ڕوویداوە و کاپتن هەی باز لەوەکە کە چۆن بە تۆپ ئامانی بۆردمان کردووە و کوژراویان هەبووە. تەمان ئەو کوژراوانە حەوت شەهید بوونە لە هەرتەل نێژراون کاتێک کە مەلا فتحوڵای هەرتەلی کۆچی دوایش ئەکات و لەسەر وسێتی خۆی لە ڕزی ئەو شەهیدانەدا نێژرێت کە زۆربیان هاوڵی ئەو بوون و لەسەر فتوای ئەو بەشداری ئەو شەڕیان کردووە. خاڵی دوجاریش یانی دو ئاماژە بۆ هەڵویستی خەباتکارانەی مەلا فتحوڵای هەرتەلی دیارە لە ساڵی 1942 کۆمەڵێکیەکان دروست دەبێت. دوای مدەیەک مامۆستا ئاینیەکانی ئەو سەردەما لەسەر هەمشانەوە شەهیدی پێشەوە قازی محەممەد تەبەنی ئەو زوڵا ئەم حیزبەکەن بەشدارە بن لە ناویشاندا مامۆستا مەلا حوسێنی مەجدی مەهابادی کە هاوڕێکی نزیکی مەلا فتحوڵا بێت و ئیمام خەتیب و مدەڕیسی مزگەوتی سووری مەهابادە بێت. پەیوەندی مامۆستا مەلا فتحوڵای هەرتەلی پەیوەندی لەڕێی مامۆستا مەجدی مەهابادی پەیوەندی لەگەڵ کۆمەڵێکی کاتدا ئەکات و بەردەوام با بڵێن وەکو با بڵێن سەرکردەیەک یان ڕابەرێکیان لایەنگرێک هی کۆمەڵێژێک کارێک کات و زۆرینەی فەقیرەکانی هەندێک لەو فەقیرانە شاعیریش دەرچوونە دوو لەوانە مامۆستا مەلاسەلام بێتواتی مامۆستا ڕاجی ئەمانە لەو سەردەمەدا و لە شەردەستی مەلا فتحوڵای هەرتەلیدا ڕۆحی نیشتیمان پەروەری و ئاین پەروەریان لا گەشەکات. مەلا فتحوڵا عاشقی کتێب و خوێندنەوە بووە بەداخەوە کتێبخانەکەی فەوتایە ناو ئەنفاکراوە و کاری جۆراوجۆر هەیە لەوانە باڵی شەڕشۆڕەکان ڕاگواستنەکان ئەمە یەکێک بوونەوە کارەکان سیاسەتی داگیرکەری عێراقی لە کڕینی ئەو کتێبە نایابەکان کە بەشێکی زۆر کتێبەکانی بە هەموو دەستخەتەکانەوە بە هەموو ئەم نامە و نامەکاری و حاشیانەی کە لە هەموو کتێبەکانیدا هەبووە هەمووی فەوتان و نێدران. من توانیومە کەوا سێ مەزدەر پەیدا بکەم لە کتێبەکانی مەلا فتحوڵای هەرتەلی دیارە من بڕێم نەکەوتەوە بچم بۆ بەغدا و بیان بین و بیان هێنمەوە بەڵام من سێ سەرچاوەکانیم هەیە پێشمارەکانیم هەیە هی سێ سەرچاویان سێ کتێبی دەستنووسی مەلا فتحوڵای هەرتەلینە. مامۆستا مەلا فتحوڵای هەرتەلی ڕەحمەتی خوای لێبی کە هاتەوە هەرتەل دوای ئەوەی کە ئیجازێ وەرگرت هەر لەوێ ماوە بە بەردەوامش قوتابی هەبوو تا ئەو کاتی وەفاتی فەرمووی وانە بەس ئەمن ساڵی ئیجازەکەمان نەزانی تاوەی بزانیت چەند لە هەرتەل مەلایەتی کرد تا ئەو کاتێکە وەفاتی فەرموو. بەڵام گرنگ ئەوەیە کە دەزانی مامۆستا هەر لەوێ نەڕۆژە شوێنی تر وەکو مەلایەتی و تەدریس بەڵام تەڵەبە لە شوێنی تر لە بۆی داهاتن. تەڵەبە لە زۆر شوێنانەوە هاتوونە یعنی جاری وهە بۆ لە ئێرانەوە هاتون جاری وهە بۆ لە دەشتی هەولێر لە خۆشناوەتی لە زۆر شوێنان. ناوی هیچێک لە قوتابیەکانت لە یادە؟ بەڵێ وەڵاهی بۆ ئەوەی هەندێک ناوەکان نووسیون طبعا یەکێک لەوانە مامۆستا مەلا ئەحمەدی تاژانی بووە کە دوایش بۆ تەزاوی مامۆستا مەلا فتحوڵای ئەوانێک کە باسەکەن ماون هیچیان باوەڕ ناکەمە نا وەڵاهی تقریبا نەماون. مەلا یعقوبی تاڵەشی مەلا عەبدوڕەحیمی تاڵەشی مامۆستا مەلا محەممەد مەلا قادری هەرتەلی مامۆستا عەبدولمەجیدی سوێسنی مەلا شێخ ئەحمەدی بالیسانی کاویش بە هەمان شێوە دوایی بۆتە زاوای مامۆستا و هەروەها مەلا مەحموودی دووگوتکانی مەلا عەبدولقادر شێخ وەتمان مەلا مەجیدی هەرتەلی مەلا قادری مەلەچی مەلا ئەبوو بەکری شەرکانی مەلا تاهیر معروف قۆشاغڵۆ مەلا ئەحمەد خدر وەرتی مەلا ئەحمەد عەبدوڵڵا توتمەی مەلا ئیبراهیم ئەحمەد حەسەن مەلا عەلی حاجی تۆفیق مەلا ڕەسوول عەڵایی مەلا مستەفا هیرانی مەلا ئیبراهیم بێڵاوەی ئەوانە بەشێک بوون لەو
فەقێ و مامۆستایانی بەڵام کە باس کراون ئەوانن بەڵێ مامۆستا ئیجازەی دەدا ئەگەر بزانی مامۆستا ئیجازەیەکی زۆری داوە زۆر بەڵام بەداخەوە دیار نییە بۆ من مامۆستایەکانی کە ئیجازیان وەرگرتی کامانن دیار نییە ئەوانی کە باسم کردن بەشێکیان لای مامۆستا مەلافەتوڵڵا ئیجازیان وەرگرتووە مامۆستا ڕۆلی زۆر بوو بە تایبەتی لەو سەردەما قوتبە پێشەنگ پێشەوە چاوساغی گەل و میلەت بوون بە تایبەتی و دەوەرەی کە مامۆستای تێدا کرد مامۆستا لەوێتەیە سەرۆک بوو بە هەم بە مانای کەلیمە ئەو خاڵانی کە مامۆستا تێدا سەرکەوتوو بوون بەس تەنها لە تەدریس و مەلایەتی بیان قۆناغی تری ژیانیشی تێدا مامۆستا سەرکەوتوو بوو بەڵێ پرسیارێکی جوانە وەڵا مامۆستای بەڕێز مامۆستا لە زۆر بواردا سەرکەوتوو بوو یەکەم شت لە بواری زانستی طبعاً لە منداڵیەوە شەیدای زانست و زانیاری بووە شەیدای خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام بووە قسەی لەسەر ناکرێەوە جا دووشت هەبووە کە ئینسان تێدا سەرکەوتووە یەکەمیان ڕەغبەت دووەمیشیان زیرەکی ئەو دوو سیفەتانی تێدا هەبوونە لەبەرەوەی کە ڕەغبەتی هەبووە ئەو هەموو شوێنانە گەڕاوە ئەوەی کە نووسراوە زەکاوەتی مامۆستا تایبەت بووە بەڵێ خاڵێکی دیکەی سەرکەوتنی لە بواری زانستی ئەوە بووە کە زۆر شەیدای زانست بووە دوای ئەوەی کەەوە ئیجازەی وەرگتووە و ئینجا خاو خێزانی پێکەیناوە خاو خێزانێکی زۆری هەبووە طبعاً دوو عائیلەی هەبووە دوو هاوسەری هەبووە یەکیان عایشەخان بووە کە هەر خەڵکی گوندی هەرتەل بووە یەکیان مەلاژنە ئامینەخان بووە کە خەڵکی سەڵان بووە کچی شێخ تاهیری سەڵانەی بووە ئەوە طبعاً خاو خێزانێکی زۆری هەبووە یعنی منداڵی دوو هەشت کوڕی هەبووە هەشت کچی هەبووە لەو سەردەمیشدا طبعاً بەخۆت دەزانی سەردەمێک بووکەوە ژیان قرس بوو بەڕێوەبردننی ماڵ قرس بوو سەر ڕای ئەوە بەڵام لەبەر شەیدای زانست و زانیاری یعنی مامۆستا لە دوای خۆی کتێبخانەیەکی بەجێ هێشت قەناعەتکە بابی من کە طبعاً لە سەرەتادا ئاماژەت پێکرد کە کوڕە گەورەکەی مەلافەتوڵڵای بوو بابی من طبعاً بمنەوە لە طبعاً مەلا محەممەد بوو بابی من کە کوڕی مەلافەتوڵڵای بوو مەلا محەممەد کوڕە گەورەکەی مەلافەتوڵڵای بوو من کوڕە گچکەکەی مەلا محەممەدی مەلافەتوڵڵامە جا بابی من کتێبخانەیەکی هەبوو کە ژمارەیەکی زۆری کتێبەکانی باپیرمی تێدا بوو لە ماڵی ئێمە جێگایان نابووە کتێبخانەیەکی گەورەی لە ماڵی مامم حاجی عەبدوڕەحمانی ڕەحمەتی دانرا بوو کەوا زۆر کتێبی دەستنووس و کتێبی هەموو جۆرە کتێبێکی بە تایبەتی لە بواری فقه لە بواری عقائید لە بواری فەرمودەی پێغەمبەر حەدیث ئەو باسی مامۆستا خۆشی دەستنووسی هەبوون خۆشی دەستنووسی هەبوو بەڵام دەستنووسەکان نەماون بەڵام دەمەوێت ئاماژەیەکی پێ بکەم کە دەستنووسەکان مامۆستا عەبدولسەلام حەیدەری کە خەڵکی بێتواتەیە سێ کتێبی هەیە دوو کتێبیان بە چاپ گەیشتوونە بەڵام کتێبێکیان بە چاپ گەیشتووە بەڵام دوو کتێبی دەستنووسن لە هەر سێ کتێبەکان ئاماژەی پێدەکاکەوە ئاماژە وەکو سەرچاوەیەک کتێبێکی مەلافەتوڵڵای مەبحەث عن منطقة بێتواتە ئاماژەی پێدەکا ئایا بۆ بێتواتە بۆ ناونراوە بێتواتە و هەروەها لە پێشدا ناوی چی بووە دەڵێ مەلافەتوڵڵای هەرتەلی و هەروەها دەربارەی خورشیدی خاوەر ئاماژەی پێدەکا لە کتێبی مەبحەث عن منطقة بێتواتە کە بە زمانی عەرەبی نووسراوە مامۆستا مەلافەتوڵڵای هەرتەلی دەڵێ بەو شێوەیە بۆ خورشیدی خاوەر لە فلان شوێنەی لەگەڵ شای ئێران بۆتە زەنجان دوایی هاتووە بەرامبەری بەڵێ دوایی کە لە شەڕەکەیدا یعنی جەیشەکەی شا زۆر ئەوەتر بووە پێشکەوتوتر بووە ژماری زیاتر بووە لەبەرەوە گەڕاوەتەوە بۆ کوردستان لە کوردستان لە بێتواتە نیشتە جێ بووە مەلا عەبدولسەلام لە هەر سێ کتێبەکان ئاماژە بە مەلافەتوڵڵایەکە هەم دەربارەی بێتواتە هەم لە پێشی زاین هەم لە دوای زاین چیتر هەیە لە خاڵەکانی زەنای مامۆستا باسکەن لەبێ کاتەکەشمان تاوە بەڵێ وەڵا خاڵەکان لە بواری طبعاً چۆک نەدان بۆ ژیانی قرس مامۆستا جورئەتێکی زۆر گەورەی هەبووە لە خزمەتکردنی ئەو ڕەز و باغانێکەوە بەخۆی هەیبووە لە هەرتەلکەوە هەرتەلیش شوێنێکی یعنی شوێنێکی قرسە شوێنێکەکەوا دەشتایی کەمە خزمەتکردنی ئەو ڕەز و باغ و ئاودان و ئەو جۆرەشتانە قرس بووە ئەو مەلکەتی زۆری هەبووە و هەروەها
بە دوای کاروان و نان و مامۆستا نانی دەستی خۆی خواردەوە دەستی پان نەکردوەوە بۆی کە بڵێ مەلا زەکات پشتی بەخۆی بەستووە ئینجا سەر ڕای پشت بەخۆ بەستن ئەو هەموو کتێبانەی دابین کردوین لەو سەردەمیکەوە کتێب دابینکردن زۆر خرس بوو وەکو ئێستا نەبووکەوە نرخەکەیان ئەوە بێ گونجاو بێ دەستخستنیش ئاسانە هەروەها لە بواری کۆمەڵایەتیش زۆر سەرکەوتوو بووە لە بواری کۆمەڵایەتی پێشەنجی کۆمەلگای هەرتەل بووە زۆر باشە دەست خۆش بیزانەی مامۆسای بەڕێز طبعاً زۆر خۆشحاڵشین بۆی کە بەڕێستان وەکو میلادگیرێکی زانستی زەنای مامۆسای مەرحومە کەنەوەی ئەوی یەشێک لە مزگەوتەکانی سەر و چاوە کە مزگەوتی ئازادی ناو بەڕێستان پێشنێژی تێدا دەکەن جێی دەستخۆشی دڵخۆشی خوای گەورە تەمەنی ئێوە باقیکە لەسەر خێر مەرحومی مامۆستاش دەرەجاتی عالی بەسپاسی جەنابتان دەکەن بۆی کە ئەو زانستە زانیارە جوانت بێمەدا سەبارەت بە ژیانی مامۆسای مەرحوم دەستخۆش بی دووبارە ئێمەش بە هەمان شێوە دووبارە زۆر سوپاسی جانتان دەکەین کە ئەو وارەتان بۆ ڕەخساندن قسە لەسەر کەسێکی وا بکەین کە لەسەر باپیرمان کە شانازێ بۆ ئێمە لەبەر ئەوەی هەموو هەنگاوەکانی هیچ هەنگاوێکی وای نییە کەوا خوانەکە ئێمە شەرممان پێبێ هەموو هەنگاوەکانی لە ژیانیدا هەموو شانازی پێوە ئەەکەین زۆر سوپاسی ئێوەشەکەین کەەوە ئەو بەرنامە کاتان بە ئێمە بەخشی لەو بەرنامەیدا زۆر سوپاس دووبارە بەخێر بن سەر چاو خۆشی مامۆستا بەڕێز بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئێرە هەرتەلە ئەوێش گۆڕستانی مەلا اسماعیلەکە مەفتەنی زەنای مامۆستای مەرحومە ئەوەی کە لە زار و زبانی مامۆستا ئازیز و خۆشەویستانە بیستمان بەشێکی کەم بوو لە ژیانی پڕ لە سەروەری مامۆستای ڕێزدار مامۆستا مەلا فەتحوڵڵای هەرتەلی مامۆستا زیاتر لە 70 ساڵ تەمەنی بوو کە لە 1945 وەفات دەکات ئەو مامۆستا ئازیز و خۆشەویستە تووڵی تەمەنی لە خزمەتکردنی حوزرە و مەدرسە شەرعیەکان بەسەر برد مامۆستایەکی وشار مامۆستایەک بە مانای کەلیمە پێشەنگ بوو لە سەردەمی خۆی کە دەور و ڕۆڵ و کاریگەریشی زۆری هەبوو مامۆستا قوتابێکی زۆری پێگەیاند وەکو میراتگر و هەروە وەکو سەدەقەیەکی جاریە تا ئێستا کەش بەرهەم و بەربوومەکەی ئێمە دەیبینین بۆیە خوازارین کە خوای گەورە لی قبول کرد بێت و قوتابیەکانیشی تەمەنیان پڕکە لە خێر و ڕەحمەت و بەرەکەت وەسپاسی بینەری ئەوەی ئەزیز و خۆشەویستی شەکەین کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتون مامۆستا سەروی 70 ساڵ تەمەنی پڕ لە بەرەکەتی بوو بەڵام تەمەنێک تواوە لە نێو زانست و معریف و زانستە شەرعیەکان سپاس بۆ بینەریتان تا بێگەیشتنەوە بەخوای گەورەتان ئەسپێرم سەلام عەلەیکوم ورحمة الله وبركاته